نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی سۆمای چاوان ئامادەکاری بۆ جەژنی پیرۆزی ڕەمەزان دەکات. وەکو قۆناغی یەکەم جلوبەرگی جەژنی بۆ زیاتر لە 80 منداڵی بێباوک دابین کرد. هاوکات دەستگاکە بڕێک پارەی وەکو هاوکاری پێشکەش بە خانەوادەی منداڵەکان کرد. ئەمڕۆ سۆمای چاوان لە نۆبەتی یەکەم هەڵدەستێ بە دابینکردنی جلوبەرێک بۆ منداڵانی بێباوک بە بۆنەی جەژنی ڕەمەزانەوە. ئەمڕۆ بڕیارماندایە بە دابینکردنی 80 منداڵ جلوبەر جەژنیان بۆ دابین دەکەین لەگەڵ پێڵاویشی لەگەڵدایە و هەر خانەوادەیەکیش 10,000 دیناری پێ دەین پارەی تەکسەکان پێ بگەڕێنەوە. خی گەورە پاداشتی خێرخوازام داتەوە. دایکان و سەرپەرشتارانی منداڵی بێباوک دەڵێن لەم کاتەدا دابینکردنی جلوبەرگی جەژن بۆ منداڵەکانیان هاوکاری و پاڵپشتێکی گرنگ و ئەرک و بارگیرانێکی گەورە لە سەرشانی ئەوان کەم دەکاتەوە. منداڵانیش با دڵخۆشیەوە جلوبەرگەکانیان هەڵدەبژێرن و سوپاسی دەستگای سۆمای چاوان دەکەن. زۆر سوپاسی دەستگای خێرخوازی سۆمای چاوان دەکەین کە منداڵەکانیان جلوبەرێک کردین و پێڵاویان لۆ دەکەن و پارەی تەکسیشمان دەدەنەوە. خوا خێریان بنووسی، خوا خێری خێرخوازان بنووسی. هیوادارم هەر سەرکەوتوو بن و هەر پشتگیری منداڵی بێباوک چار منداڵ هەر چاریان وەریانگرت و پارەی تەکسیشمان وەرگرتەوە پێڵاویشیان لۆ کردن. زۆر سوپاسیان دەکەین، خوا خێریان بنووسی. زۆر سوپاسی دەکەن ئێستای من چاڵ منداڵە هەموو جلک و پێڵاویان بۆ کرد. بەڕاستی بەو جێژنەی بارەچ قورسە نشانی مەلابر زۆر خۆشیان دەکەن. خوا خێری و خێرخوازش بنووسی یا ڕەبی لە بەهەشدا ئینشاءالله. زۆر سوپاس سۆمای چاوان دەکەین ئەوڕۆ جلک و بەرگیانۆکڕین لەگەڵ پێراوی. زۆر سوپاسی سۆمای چاوان دەکەین بۆ جەژن جلوبەرگیان بۆ کڕین. خوا خێری خێرخوازان دەکەین، خوا خێری سۆمای چاوان بنووسین جلوبەرگی جێژنەیان بۆ کڕینەوە و قۆندەرش. بڕیار وایە دەستگای خێرخوازی سۆمای چاوان تاکو جەژنی پیرۆزی ڕەمەزان بە هاوکاری خێرخوازان جلوبەرگی جەژن بۆ 750 منداڵی بێباوک دابین بکات. ئەمە جگەلەوەی هەر لەم مانگەدا پرۆژەی ئێوارە خوان و سەبەتە خۆراکی بۆ زیاتر لە 700 کەس لە خانەوادەی منداڵانی بێباوک ئەنجامدا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.